عزیزان دووبارە سڵاوتان لێبێ لە وڵاتی چینەوە من هاوڕێ هەڵەتنیم خوێندکاری دکتۆرا لە باشووری وڵاتی چین بە دیاریکراوی لە شاری شەنجەن. جا ئەمێر لەم ڤیدیۆیە باسی ئەوە بکەم کە مەرجەکانی خوێندن لە وڵاتی چین چییە؟ کاتێک تۆ دەی لە وڵاتی چین ئەتەوێ بخوێنی پێویستە چ مەرجێکت یابێ. کۆمەڵی مەرج هەیە بۆی کە هەر خوێندکارێک تەقدیمی خوێندنەکات لە وڵاتی چین عادەتەن کۆمەڵی داواکاری هەیە بێم داواکاریانەی هەبێن. یەکەم پاسپۆرتەکە ئەو پاسپۆرتێک کە بەکاری دێنیە بێ بەلای کەمەوە 6 مانگ بۆ وادەی بە سەرچوونی مابێ. و لە دوای ئەوە تاقیکردنەوەی زمانی ئینگلیزی زۆر گرنگە، یعنی کاتێک تۆ تەقدیمی وڵاتیەکی دەرەوەکەی وڵاتی وەکو چینەکەی، یعنی ئەبێت تۆ کۆرسێکی زمانی ئینگلیزیت یا هەر تێستێک لە تێستەکانی زمانی ئینگلیزیت کردبێ، شەهادەی ئایلز بەیان شەهادەیەک تر بێ ئەگونجێ. بەڵام خۆشبەختانە لە وڵاتی چین ئەم مەرجە زۆر سەرەکی نییە، واتە تۆ ئیلا ئەگەر ئایلز نەبێ بڵێ ناتوانی بخوێنی شتی وابوونی نییە. ئەگەر تۆ خوێندنی پێشوت بە زمانی ئینگلیزی بووە باشە، بۆ نمونە بەکارهێنەرت بوو بێ یاخود مەکتەبەکەت بوو بێ یاخود بە هەر شێوازێک بێ، ئەگەر بە زمانی ئینگلیزی خوێندبێتت ئەو کاتۆ تەنها یەک بەڵگە هەیەنی پشگیریەک لەو شوێنەوە ئەهێنی کە تۆ بە زمانی ئینگلیزی خوێندوتە. ئەمە مەرجی سەرەکیە. جا لەبەرەوە ناکرێ بێت تۆ لە وڵاتێکی وەکو چین بخوێنی و بڵێ من زمان ئینگلیزی نازانم. ڕاستی ئەمە مەرجی سەرەکیە، لەبەرەوە بێ تۆ ئەم خاڵەت بە تەواوەتی تیابێ. جا وێنەیەکی مامەڵەی خۆت عادەتەن دیجیتاڵی و شەهادەکانی پێشوت، ئەگەر تۆ بۆ بەکارۆزە خوێنی، بۆ ماستەرە خوێنی، بۆ دکتۆرا خوێنی، بۆ هەر ئاستێکە خوێنی، ئەبێ ئەو شەهادانەی پێشتر ئەو بڕوانامەی کە پێشتر وەرگرتووە بە تەواوەتی تەصدیقی بکەیت. یعنی جەوەکەشمان زۆر خۆشە ئەمڕۆ، ئەبێ بە تەواوی تەصدیقی بکەی، واتە بچی کۆمەڵە شوێن هەیە، وەزارەتی خوێنی باڵا، وەزارەتی عەدل، وەلحاصڵ تا کۆتایی وەزارەتی خارجی عێراقی لە هەولێریان لە سلێمانی لەقیان هەیە بێ تەصدیقی شەهادەکەت بکەیت. ئیتر ئەم بە داواکاریانە نەک بۆ تەنها بۆ وڵاتی چین، بۆ هەموو وڵاتەکانی تر بە هەمان شێوەیە. پشکنینی پزیشکی بۆ چوونە دەرەوەی وڵات، کاتێک تۆ چیتە دەرەوەی وڵات ئەبێ فەحسی طوبی خۆت بکەی، ئەبێ پشکنینی پزیشکی خۆت بکەی، بۆی کە تۆ هیچ ناخۆشیەکت نییە. ئەمانە مەرجی سەرەکین. و سیڤی خوێندکار ئەگەر تۆ ئیشت کردووە یان ئەزمموی خوێندنت یان هەر شێوازێک لە شێوازەکان، ئەبێ سیڤیەکی جوانی خۆت دروستکەی. سیڤی یعنی با لە ئاستێکی پێشکەوتووە بێ، نەک تەنها نووسین و بەبێ کڵێشە و بەبێ هیچ شتێک. ئەمانە یعنی زۆر گرنگن بۆی کە تەنسیقی تۆ دەرەخە. بەڵگەی بێتاوانی خوێندکار عادەتەن بۆ وڵاتی چین یاخود وەکو وتمان هەر وڵاتێکی تر کە ئەچیتە دەرەوە پێویستە تۆ بیسەلمێنی کە هیچ تاوانێکت لە وڵاتی خۆتان نەکردووە. جا بەڵگەی بێتاوانی خوێندکار ئەوەیە کە تۆ ئەچیتە دایرەی ئاسایش، فەرمانگەی ئاسایش، لەوێ پەنجەمۆری خۆتەکەی، ئەویش بە هەمان شێوە کۆمەڵی تەصدیقاتی هەیە تا وەزارەتی خارجی عێراقی ئەڕوان. ئەبێ بیسەلمێنی کە تۆ هیچ تاوانێکت نەکردووە لە وڵاتی خۆتە. دوای ئەوە چیمان هەیە؟ ئەگەر تۆ ماستەر یاخود دکتۆرا خوێنی ئەبێ 2 پشگیری بهێنی لە خوێندنەکەی پێشووە. تا ئەگەر تۆ ماستەرە خوێنێ بێ لە بەکالۆریۆس 2 پشگیری مامۆستا بهێنی. ئەگەر دکتۆرا خوێنی ئەبێ لە ماستەرەکەت 2 پشگیری داوا بکەی لە ڕێگەی مامۆستاکانەوە کە پشگیریت بۆکەن تۆ ماستەر یاخود بەکارۆست لەو زانکۆیە خوێندووە و ئەوانیش پشگیریتەکەن. لە دوای ئەوە چیمان هەیە؟ خاڵێک کە زۆر گرنگە پلانی خوێندنە. یعنی تۆ کە دەی لە وڵاتی چین بەکالۆرۆزە خوێنی زمانی چینی، تەنانە دەگە زمانی چینیش بخوێنی، هەنێ جار داوای ئەوە لێکەن. ماستەرە خوێنی، دکتۆرا خوێنی، ئەبێ بە تەواوەتی ئەبێت تۆ بە تەواوەتی ڕوونی بکەیتەوە کە بۆچی ئەم خوێندنە لێرە ئەخوێنی، بۆچی وڵاتی چینت هەڵبژاردووە، ئەمە بە شێوەیەکی گشتی. بۆچی ئەو شارەی کە بۆیە ڕۆی، سامە شاری شەنجەنە من بۆچی ئەم شارەم هەڵبژاردووە، بۆچی ئەم زانکۆیە کە ئەمە زانکۆی هاربینە لە شاری شەنجەن، بۆچی ئەم زانکۆیم هەڵبژاردووە. دوای ئەوە بۆچی ئەو پرۆگرامە، ئەو خوێن ئێستا من لە مەنێجمەنت ساینسە خوێنم، باشە بۆچی هاتووم لەو مەجالەیە ئەخوێنم، ئامانجم چییە لە خوێنی ئەم دکتۆرایە ئەم ماستەرە. یعنی ئەبێت تۆ بە تەواوەتی قەنەعەت بۆ زانکۆیە بکەی، قەنەعەت بۆ مامۆستا و پرۆفیسۆرانە بکەی کە تۆ ئامانجت لە خوێندنی ئەم پرۆگرامە
ئەبێ ئامانجێکی دیار و ئاشکرا بێ، یعنی بۆی کە ئەوان قەنەعات بکەن، واتە خاڵی سەرەکی ئەبێتەوە بە هەر شێوازێک بێ بیسەلمێنی کە تۆ بتەوێ قەنەعات بۆ مامۆستایانە بکەیتە کورسێکی خوێندنی خۆیانت بۆ تەرخانکەن، چونکە ساڵانە کەسێکی زۆر خەڵکانێکی زۆر تەقدیمەکەن لەبەرەوە هەر کەسێک پلانێکی باش و جوان و ڕوونی هەبێ ئەو کات کورسەکە بۆ ئەو کەسەیە. جا لەبەرەوە ئەم پێداویستیانە زۆر گرنگە، جا کاتێک تۆ ئەتەوێ لە وڵاتی چین بخوێنی ئەبێ ئەم پێداویستیانەت هەبێ. ئیتر سەبسکرایبی کەناڵی چاینا لەگەڵ هاوڕێ لەگەڵ سۆشیال میدیاکانم بە هەمان ناو چاینا لەگەڵ هاوڕێ لەبیرت نەچێ و ئەم ڤیدیۆیانە بنێرە بۆ هاوڕەکانت. چاوێکی زۆر تایبەت و خۆش ئەمڕۆ. ئەمەش یاریگای دووگۆڵیەکەمانە کە کۆمەڵ یاریگای تریشی لێ، بەڵام ئەم شوێنە بەجددی جارجار ئاوا دێن هەم بۆ یاریکردن هەم بۆ دانیشتن، شوێنێکی زۆر تایبەتە بێ و ناخۆش.